سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزان دۆستانی عەزیز هەمان تەسبیحەکەیشم دەمێکە دیارنی ئەدی بەخێر و ئەنجگیرەوە بە دەستمانەوە تخوا بزانین چێ گوزارێت یاڵڵا بوەستن کاکە بوەستن تەلەفۆنە و شتەکان هەڵگرن بۆ کاتێکی تر یێمەوە خزمەتتان ئای قۆربانی بم دای ئەمە بەرزکەینەوە قەیچێتەوە ئاوا بێت هۆسێک پێم وایە ئاوایەتە زۆر زۆر ئیتەقێنەوە نییە ئەمەش بەرین بۆ مانتیقەیەکی تر هەموو شتێ باشە خۆشەویستە ڕست و ئیحترام بۆتان هەیە ئێستا هەموو شتێک تەواوە ئیتر ماوەتەوە ئەوە کۆمەڵێک قسەتان بۆ بکەم و ئەو کاتە وەکو ئەڵێن بەخواتان بەسپێرم ئەیا خۆ ڕۆڵە عافێتی بێ بۆ خاتی پێغەمبەر یا ڕەبی ڕۆڵە عافێتی بێت کاگارە مەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دێس یاخوا عافێتی بێت هەمووتان بەخێر بن خۆشەویستان یەک دوو دەقیقە ئەوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە ئەچینە ناو قسە و باسەکانەوە وردە وردە ئەراوەڵا جا نازانم ئایا هەردوو بابەتەکەم باسکەم ئەم شەویە هەر یەک بابەتیان ئەوی تر چونکە ئەو بابەتە لەسەر مەسەلەی پیاو سالاری و مێرد سالاری و ئالم بابەتانە بابەتێکی زۆر زۆر جددی و کۆمەڵایەتیە جا نازانم ئایا ئەم شەو تێکەڵاوی ئەم بابەتە سیاسی کەم یان هەڵیگرم بۆ هەفتەی ئایندە بەرحاڵ بازین چۆنە بێت بەپێی کاتەکە خۆشەویستانی من هەمووتان بەخێر بێن سەرچاو هیوادارم کە زۆر زۆر باش بن ڕێز و خۆشەویستیم بۆتان هەیە بە هیوای سەلامەتی هەموو لایەکتانم سەرەتا یەک دوو وردە قسە بکەم ئەویژەوەیە ئەم ئێوارەیە هەر لە خۆشتی هاتە بەدەستم برادەرێکی گەنجە کوڕێکە وەرەو بە قسەی خراپیش ناکات لە حەقیقەتاڵەیە ئارام مەحمەد شتەکان باشە پێچێت و ئەوانە بەڵام ئەوانەی کە لە ئەوروپان باسی ئەوانە ناکا چونکە ئەگەر باسیکە ئەگەنە سەری وەڵام وەڵای برای عەزیزم وای نییە بەڕاستی من حساب بۆ یەک شت ناکەم لەو مۆزوعانە ئەراوەڵا لەبەرەوە قەدوا بیر مەکەرەوە بەڵام لە ئەوروپا ئەوانەی کە هەند چێن ئەوانە ئەو کەسانن کە پارەی دەسەڵاتیان پێ خەریکی دزی و جەردەین ئەوانەی لە دۆسەڵدۆرف باسم کردوون لە ئەڵ لە کۆڵن باسم کردوون جەماعەتی ئاسۆ ئەڵمانی ئەوانەی بەریتانیان باس کردووە نامیان بۆ نووسیوم هەڕەشیان کردووە ئەماکەین ئەوواکەین ئەوواکەن حسابی یەک مێرولێشیان بۆ ناکەم بەڕاستی ئەرەوەڵا جا تۆی بەڕێزیش مەلەفی چێ لەلایە لەسەر دزی و گەندەڵی کە پەیوەند بێ بە دەسەڵاتی باشووری کوردستانەوە بۆم بنێری بەسەر چاو وەڵی باوکم بڵاوی ئەەکەمەوە حەزەکان لە هۆڵەندا لە داناخیشا بێت ئەرەوەڵا کاکە باشە بەساقا ئەمە ئەوەیان خاڵی دووهام ئەمەوێ بە هەموو لایەکتان بڵێم کە داوا لە هەموو کوردانی دەرەوەی وڵاتەکەم مانگی حەوت و مانگی هەشت سەردانی کوردستان مەکەنەوە کۆمەڵێ ئەگەری جدی لە ئارادایە باشتر وایە کە بۆ خۆتان دانیشن ئەم دوو مانگە سەفەری کوردستان نەکەن ها مەسەلەن حەزەر واجبە خۆشان ئەزان لە مەسائلی سیاسەت و ئەمانەشی لە سەدا سەد نییە هەتا شتێک نییە لە سەدا سەد ڕەش یا لە سەدا سەد سپی ئیلا مەجالێکی تەیە بەڵام لە هەر حاڵا من لێرەوە ئاگادارتانەکەمەوە کە مانگی حەوت و هەشت سەردانی کوردستان مەکەنەوە بۆ خۆتان لە ئەوروپا دانیشن تا بزانێکین ئایندەشی بەسێ ناوکە کۆمەڵێ شت کۆمەڵێ ئەگەر لە ئارا هەیە ڕوو بدات و پاشانیش تووشی کێشە بنیان نەتوان بگەڕێنەوە بەرحاڵ ئاگاداری ئەوە بن و بەس ئازیزان و خۆشەویستانی من ئەم شەو بابەتەکەمان ئەوە هیچ باسی مەسعود بازانی و چوونی بۆ بەغا ئەکەین ئەوە هیچ کە باسی نێچیریتایە ئەوە هیچ کە باسی مەسعود و پاڤڵیتایە ئەوە هیچ کە لە مێشی خۆما گەڵاڵم لەسەر ئەوانەی دژە تیرۆر کە دادگای فیدراڵی عێراق ئەوانەی وادار کردووە بەوە یان تۆهمەتبارن یا ئەتوانم بڵێم ئیعترافیشیان لەسەر قەزیەکە کردووە چۆن لەسەر ئەوانە
کۆمەڵێک قسە و باس و ڕێی خۆم و زاناییتان پێگەێنم هیوادارم کە سوودی بۆ هەموو لایەکتان هەبێت. هەمووتان بەخێر بێن سەر چاوی من خۆشەویستانی من بەخێر بێنێ. ئازیزان کوردی عێراق لە کوردی هەموو پارچەکانی تر بەدبەختتر و نەکبەترە، چونکە لە هەمویان زیاتر قوربانی داوە لە مێژووی لە سەردەمی شێخ مەحموود حسابیکەی کەچی کۆمەڵی خەڵکی گەورە کردو ناوی ناون سەرۆک کە هەر دەقیقەی لە شکستێکەوە ئەیان بۆ شکستێکی تر و لە بەرزترین خەرندەوە ئەوە لێرانەکەنەوە هەتا خواری خوارەوە. ئێستا کە هەمومان ئاگادار هەرێکە لە بازانی و پاڤڵ بە نوێنەرایەتی پارتی وێشێتی دیارە هەمووتانە بێ بیزان بۆ دەستکەوتی حیزبی و بنەماڵەیی و بۆ دەستکەوتی شخصی بەڕاکردن ئەتوانە بم لەسەر ئەژنۆ بەرەو بەغدا، ئەو بەغدایی کە مەسعود بازانی پێی ئەو داگیر کرد یا ئەیوە دراوسێ ڕۆشتون. هەر یەکەشیان چەندین پیلانیان لەژێر سەرایە دژی یەکتر، بەڵام لەسەر حسابی خەڵکی کوردستان و لەسەر حسابی ئێستا و ئایندەی خەڵکی کوردستان. چونکە وەکو هەمیشە وتومانە کێشەی ئەم دوانە هیچ نییە لە پارە زیاتر، لە پۆست زیاتر و لە هەوڵ و تێکۆشان بۆمانەوەی خۆیان بۆ ئەوەی زۆرترین شت بچین. بۆیە گەلی ئێمە لە باشووری کوردستان لە ژێر دەسەڵاتی چەتەکانی جەلالی و مەلاییە لە ساڵی 60ەکانەوە قوربانی ئەداخرن ئەڕێژێ هیچی بەدەست نەهێناوە، تەنها کۆمەڵی ئینسانی سەرخۆرە و هەرچی و پەرچی و نەزان و سایلکەی بەرهەمێناوە و ئەمانە توانیوانە گیرفانی خۆیان پڕکەن و شاهانە بۆ خۆیان بژین و ئەو کۆمەڵگەیان غەرق کردووە لە فەسادی، لە تلیاک، لە حەشیش، لە بێ ئەخلاقی و لە بێ ڕەوشتی کە ئەمان فەرهەنگ و کەلتوری بنەماڵەی بازانی و سەرانی یەکێتی و پارتیە عکس بۆتەوە بۆ ناو کۆمەڵگا. چونکە چەندین جار من ئەو قسەیەم کردووە کە ئەگەر دەسەڵات سەخیف بوو ئەم سەخافەتە نەقڵە بێ بۆ ناو کۆمەڵگا، ئەگەر دز و درۆزن و بەرتیلخۆر و ساختە چی بوو ئەوە ئەم فەرهەنگە نەقڵ ئەبێ بۆ ناو کۆمەڵگا. ئەگەر دەسەڵات کۆمەڵی خەڵکی شەرافەتمەند بن، کۆمەڵی خەڵکی بە ئابڕوو بن، ئەوە دیسانیش ئەم شەرافەتمەندیە ئەم بە ئابڕووبوونە نەقڵ ئەبێ بۆ ناو کۆمەڵگا. ئەوەی کە کۆمەڵگای ئێمە ئێستا غەرق بووە لە فەسادی، خەرق بووە لە دزی، لە دەستبڕین، لە ساختەکاری، بەرهەمی فەرهەنگی چەتەیی سەرانی پارتی وێشێتیە و لەمە بەدەر هیچ شتێکی تر نییە. بۆیە هەردوو حیزب گەیشتون بەو قەناعەتە، ئێمە پێیان ئەڵێن حیزب، ئەگینا بەڕاستی ئەوانە دوو کۆمپانیان بۆ پارە پیاکردن، بەڵام ئەمانە گەشتۆتە ئەو بڕوایی کە شتێک بوونی نەماوە بەمانای دەسەڵات لە هەرێمی کوردستانە و هیچ حیزبێکی عێراقی و هیچ کۆنسۆڵ و وڵاتێکی ئیقلیمی حساب بۆ ئەم هەرێمی کوردستانە ناکات. هەر بۆیە بۆ خۆگرتنەوە و بۆ بەدەستهێنانەوەی هێز و گەڕانەوە بۆ گۆڕەپانی سیاسی ئەمانە هاتوون چارەسەر لەوە ئەبینەوە کە بەغدا بکەن بە قوڵایی یا بە عمقی استراتیژی و واز لەو دروشمە سەخیفە درۆزنانەیە بێن کە من ناوم ناوە کەراندنی کوردایەتی بەڕاستی. چونکە لە ساڵی 56ەکانەوە ئەم کەرایەتیکردنەی کوردایەتی هینی هەیە هەر بەرەو پێشەوە ئەڕوا و هەر ئیدعای بۆکەن و ئەیخەنە ناو ڕۆژەڤ و ناو میدیا و ناوکارەوە جگە لە دۆ دەلەسێج بەڕاستیەوە جگە لە حرمەتم بۆ خۆم و بۆ هەموو گەلی کوردەیە جگە لە کەراندن هیچ شتێکی تر نییە. ئەوەشمان بیریەکە دوای هەڵبژاردنەکانی ناوخۆیی پارتی کە بە تەواوی پاکتاوی باڵی نەشێوان بازانی کرا ئەم جارە بۆ ئەوەی جارێکی تر ئەوەی لای پارتیەکان بچەسپێ کە بنەماڵەی بازانی دەیەوێ بە پارتیەکان بڵێ ئەوەی بەستەڵەکی نێوان عێراق و هەرێم دەتوانێتەوە ئەوەی لە دیبلۆماسیەتدا سەرکەوتووە تەنها بارزانی کڵاو مێزر بەسەرە نەک قات و ڕیبات لە بەری نێچیر و ئالم بابەزانم. یعنی لە دوجارە ئەبێ مەسعود بازانی بڕوا بۆی کە بڵێ هەموو شتەکان خۆم تەسبیدم کردووە و خۆم جێبەجێم کردووە. خۆشەویستانی من دەبێ هەموو کوردیش ئەوە بزانێت لە باشووری کوردستاندا هیچ سیاسیەک نییە هێندینێکی لەوان بازانی خەتەر و سەخیل بێ بەمانەی کەلیمە. ئەو مەسعود بازانەی کە هەموومان زمانمان لەسەرەتی بە هەموو عیبەکانیەوە، بە هەموو عەبوسیەکانیەوە، بە هەموو ئەوەی کە چەندین ساڵ سەرۆکی حکوومەتە وڵات داغانتر و وێرانتر و گەندەڵتر بووە، ئێشتا لەو نێچیرەوان بازانیە شەریفترە. جا ئێوە هەمووتان بڵێن بۆچی؟ لەبەر ئەوەی کە مەسعود بازانی یەکڕووە دنیاکەی دیارە بەڕاستی
هەمومان ئەزانین کە مەسرور بارزانی سەرۆکی پاراستن بووە و حکوومەتەکەی حکوومەتێکی عەسکەرتاریە و پاراستنیە بەڕاستی و سەربازیە و ئەم مەسرورە هەمومان ئەزانین کە چ ماڵێکە ناسینی بۆ هەمومان ئاشکرایە یا ئێمە یا دژی ئەبین یان دژی نابین کە ئێمە دژین بەڕاستی بەڵام نێچیرەوان بازانی سیاسیەکی ساختەچی فێڵباز و هەزارڕوە جیاوازی ئەم دوانە ئەمەیە هەمیشە ئەو دوژمنەی کە لە دوورەوە دیارە کە ئەزانی ماهیەتی چییە فکرەی چییە دنیابینیەکەی چییە شەریفترە لەو سیاسیە دەبڵ مڵاڵ و ساختە چییە کە هەر ڕۆژە بەسەر بارێکە ئەڕوا بڕۆ ئەوە گۆڕانی چی لێ کرد بڕۆ بزانە یەکێتی چی لێ کرد بڕۆ بزانە حەسکی چی لێ کرد بڕۆ گرێبەسی نەوت لە هەرێمیدا لەگەڵ تورکیا نێچەوان بازانی کردی بڕۆ سێری کە کاکە لە هەولێرا چی دزیە و چی تاڵان کردووە ئەم کابرایە لەبەرەوە مەسعود بازانی بە هیچ جۆرە جێگەی متمانە نییە وە کەسێکی تەواو ساختەکارە وە کەسێکی دووڕوو دەبڵ مڕاڵە و بە هیچ جۆرە ئینسان ناتوانێت 1 سانتیمەتر متمانە بەو کەسە بکات ئەمە ئەوەیان بۆی کە هەمووتان بیزانین خۆشەویستانی یارام ئەحمەد تورکیا ڕۆڵی سەرەکی هەیە لە نادنی بارزانی بۆ بەغا وەکو چی وەکو دەڵاڵی جەنگ و فیتنە و ئاشوب بۆ ئەوەی حکوومەتی عێراق هیچ کاتدانەوەیەشی نەبێ لەسەر ئەو لەشکرکێشیە چاوەڕوانکراوەی کە لە هەرێمی کوردستان تورکیا ئەیکات هەمووتان ئەزانن کە نزیکەی 25 کیلۆمەتر ناوەوە و کەسیش قسە ناکات و لەسەر ئەمەش قساکەمەوە دوایی بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنەی کە ماوەیەکە دەستی پێکردووە حتا ئەردۆغانی باوکی مەسعود بازانی بۆی هاتە بەغدا و بۆی هاتە هەولێر بۆ ئەوەی مۆرچی خۆی لێ بدا بە قازانجی خۆی و بنەماڵەکەی ئەمە بۆ خۆی بەشێکە لەو چوونەی مەسعود بازانی بۆ بەغا مەسعود بازانی کە داینەمۆی ڕیفراندۆم بوو بەبێ منەت و ترس گەڕاوەتەوە بۆ بەغا لە بەرامبەردا بەغدا ئەڵێ ئەو سەرۆکەی پەنجەی هەڕەشەی بۆ جیاکردنەوەی سنوور ڕائەوەشان ئێستا لەبەر قاپەکەی ئێمە کەوتووە با هەموو کەسێوە نەزانێ کە چوونی مەسعود بازانی بۆ بەغا شتێکی زۆر عەجیب و غەریبە نەوعێکیش لە بێڕێزی و بێحورمەتیکردنە بە کەسایەتی خۆی وەکو ئینسان وەکو سیاسیە وەکو سەرۆکی پارتی کە لە دوای ئەوەی ڕیفراندۆمی کرد و لە دوای ئەوەی کە هاواری کرد ئەیوە ئەبێ عێراق دراوسەیەکی باشمان بێ ئیتر ئەوە کۆتایی پێهات ئەوە ئێستا خۆی هەڵەسی ئەڕوا بۆ بەغا و ئەڕوا لەگەڵ هەموویانە کۆ ئەبێتەوە و خۆی بەخۆیڵێ ئەو مێژوەی کە من وتم ئەو قسانەی کە من کردم بەڕاستی درۆم کردو و ناڕاست بووم ئەمە بۆ ئینسانێک کە خۆی بە سیاسی بزانێ بەڕاستی هەم عیبێکی گەورەیە و هەم شەرمەزاریشە خۆشەویستان بنەماڵەی بارزانی سیاست بەپێی بەرژەوەندیەکەی خۆیان دەکەن واتە بەرژەوەندی بنەماڵەی بارزانی هەر شتێک خێری بۆ بنەماڵەی بارزانی تیابێ ئەگەر دەستماشکردن بێ ئەگەر نوشتانەوە بێ ئەگەر لەسەر سن خزین بێ وەکو مار ئەوان بۆی ئەچن نەپێیان عیبە نە هیچ بەڕاستی بۆمانەوەی خۆیان هەر شتێک لەم دنیاە کە ناپیرۆزە ئەوان پیرۆزی یەکەن کە قێزەونە ئەوان پاشی ئەکەنەوە بۆیە ئەو کاتێک کە هاوارێک کرد بەخا ئەبێ دراوسێکی باش بێ و جارێکی تریش مەسعود بازانی دەسرەیەکی پێیە بەدەیان داواکاری و ڕووی لە بەغدا کردووە بۆ ئەوەی کە بتوانێت جێبەجێی کە هەر لە قایمقامی مەخمورەوە کە ئەیانوێ میتێک بێ تا سڕینەوەی ناوی 400,000 دەنگدەری بیانی لە فۆرمی دەنگدانە هەر لەگەڵ مەسعود چووە بەغدا شەقێکیان هەڵدا لە یەکێتی و هەڵبژاردننی ئەو مەجلیسی محافەزەی مووسڵیان هەڵوەشاندەوە ئەمڕۆ وە کۆتاییان پێهێنا تاهانی کۆمیسیۆنیش بدرێ کە کارەکانی بەسستی بباتە پێش بۆ ئەوەی ئەم ساڵ کە ساڵی 2024 هەڵبژاردن نەکرێت ئەوەی کە پەیوەستە بە پاڤڵی جەلال تاڵەبانیەوە لە ڕاستیدا ئەو هیچ لە سیاست نازانێت ئازیزانی من ئەمە لە کاتێکدا ئەمڕۆ کە بازانی ئەچێتە بەغا ڕێک 66 ساڵ لەمەوبەر بارزانی یەکەم واتە مەلا مستەفا سەفەری بۆ بەغدا کرد لە کاتێکدا پاڤڵ هێشتا عەرەبی نازانێ توانای نووسینی یەک دێڕی بە کوردیشی نییە پاڤڵ دەیهەیە بە هەر نرخێبێ کاتی بەغدا نەکەوێتە دەست بازانی بەڵام ئەوەی زیاتر بەدەست ئێرانە چونکە پاڤڵ پیاوی ماراسۆنی سیاست نییە و هیچ پشو درێژیەکی نییە و سەرەواوێک لەو هاوکێشە ململانەیە تێناگەم و دوو مرۆڤی عاقڵیشی بە دەورانیە هەتاوەکو بڵێن کاکە پاڤڵ تۆ بێ ئاوا بکەیت
شي بدوري أصوى ألماني بس خليشي آفت ودزية تواوي أواني كلا دوري بافري جرا طالبانيان كومل خلقن كان تنها مشغول ببارا سيكس آفت عزيزان لم شوانيا لبارابون آفت يعملوت الناو تواليتكانا وتادي تايبته يبو سرانيكتي لناو تواليتكانا آرامي هين حرسي بدرقاك بو تاكابلا دولار وسيكسا كيكدوها آرامي نرمين آرامي هنا كنا عفو هاوري دار شغنولي باشا كاكا نك آرام هاوري دار شغنولي يعني إيش كسكي بدروني أم كابلا كومل خلشي باشل بيسو شروال بيسو ساكتة شيء دزو دروسن كتنها بارا ورقنو تواو إيه أوانا السياسة أوانا كري براسي أوانا كري بويا خوش ويسان مسعود بازاني لخوي ناشي بو بغا ريكوتنش لقل إيرانا هي لقل تركيا شان ريكوتني هي أبي أمانة هموي بجواني ليك بديتوا كبنا ماري بازاني شون أو ياريانا أكا وخليكي تبزميك براسي لبروا بافل بو أقل داموانو كهيتي ناتواني من بلاني لقل ابن ماري بازاني أبكا أو أروا كلداني ونازان شي أمانة بيني أو كومرت بياخذ درمان خورا بيني مسؤول بازاني أروا بروسي كبزانة كتشونا با أميش يكشيت كان دزنا كان بجندان بلين آرام أحمد أي أمريكا وأويكا من راسي كان بإيوالين براسي بيشان عليهم بويك عقل بن بلا حالي خوتان كنوم معقول نية أميشيتيا يكسينية كتحليل يبكى لسا الأوضاع السياسي ناوتشا كذا حق هي كسيتيانيكا هي كسينيكا ليكولينويكي جديوها مليانيها بي لسا الأوضاع السياسي لناوتشا كذا براسي هر سياسية أجر براسي سياسي بي لاني كم أبي خنوي بو سيماني آينده بي وكو كومري أجر كرنج أما بي أكني دوهم أكني سيم أكني شوارم وبو هرهم أم أجرانيش أبي بديني دانراو أمادي هبي أجروانا أما السياسة نية براسي كأمر شروطنا لناو لباشر كوسانا أيكن وهيج شيء جقلا حتى خدمت بخوش هناك جقلا مسألة بارو أنا بابتنا اللي روا بس أنا سر قلتني جروبي قد جتلو رقم لا بغا خوش بيساني طبعا ام جروبيك لبخا قتوني وداد جاي كراون جروبيك جاتلوري يشتيا وهيسي حفتا شانتيا اما ايش لسا سوتاندني بازاري كركوك وبازاركاني هوليرا هلبتا هموتان ابي بيتان بيبتايبتي اويك مطابعي لا يفوق سكاني منك شان مانجيك او كساني جيراون كتومت بارن بوي بازاري هوليرا كل سوتانوا اما ايشي دجتلوري يشتيبو لكاتي خويدا من الرجيل لايفو باسي اوي كركوك مكت وباسي اوي شمكر كرانجا اوي هوليج كاسوتين هر شيء امان بيت ايسا هواغري عراق يشتي اغدا كردوكا دجتلوري ايوا لبش امويا يشيغ لم كسانا بيشتر كادري يشتي بو برلمان او الرسمكي بلاو بو تو او الرسمكي تي خوشي ويساني ارام احمد كوات خوال لا من هي رسمكي عم برادرية كانديد بو نازل بوليسي حفته وحوته نازل مشي بو برلمان وإستايش أندامي أو حزبية برا كيشي ناوي دشتي فخر دينا جيجري فرماندي جزتلورو بلاي الرائدة للجزتلورية شتيا بكورتي خوش ويستاني من بينش كاس لسر أم بابتا جيراون وهر بينجان اعترافيان كردوا وشواريشيان أفسري دجتلوري يشتين ولا بدم داد ودا دانيا ناو بتاوانا كان يدا أما هنار فخر دين براي نقيب دشتي جيجري بروبري قشي دجتلور تلوري قلميان محمد نجات دجتلور سيروان نايكا كأي دجتلور شوارا مشيان كناوي نهاتوا أندام دجتلور آية برأي إيوه أما صدفية بصدفية بينش كاس لم كيسوا بقالين واعتراف بكا ببي قصيد بغداد شوالي عند جترول به يكشان هيسي حفتا به اي هل براسي اما صفيه اما ريكوتا ها بلان بداخه وإسايا شتي حاشان ليكا علي امانه هيش بينديان بايمو نماونيه وكو الين كركان بيهينكن شات مانك شان بيهينن اما اشي يكتي بارتي براسي ليش سكانوا أما قلبوا بوا كوري خلقه هينن هل يخرينن ببارة بفلان يا أين بكوج يا شري أي بي كان كوتي أقعد أستر مثلا أويكا زرري بو بسكان هبي على إلاقي بإيمونية أي إلاقي بشو هي زحمة نبي
پرسیارەکە ئەوەیە بۆچی بەغا پەکەکەی لە پشتی ئەم کارانەوەدانا لەبەر ئەوەی ڕێکەوتنی بەغدا و تورکیا وجودی هەیە ڕێکەوتنی بەغدا و تورکیا و پارتی وجودی هەیە هاتنی ئەردۆغان بۆ بەغدا ئەم ڕێکەوتنەی خستە بواری جێبەجێکردنەوە هەنگاو بە هەنگاو ئەمانە دژی پەکەکە ئەو کارە ئەکەن و ئیشی خۆیان نەکەن خاکە خۆ نییە لەشکی تورکیا 25 کیلۆمەتر ناوخاشی هەرێمەوە بەڵام حکوومەتی عێراقی یەک قسە ناکات لە بەرامبەریە هیچ لە بەرامبەر تورکیا ناڵێ سەروەری خاشی عێراق و ئەبێ پارێزرا بێ ئەلەم بابەتانە بۆیە یەکێک لە ڕێکەوتنەکان لێدانە لە پەکەکە لە هەموو مەیدانەکانە جا چ عێراق چ پارتی چ تورکیا ئەو کەسە کە باسم کە دەنێکێتی بووە لەم کردەوەیە تێوە گلا و ڕسمەکەیم ئێستا پیشانی ئێوەدا برایەشی لە قەندیلە پەکەکەیە بۆیە ئەمە ئاسانترین ڕێگایە وەکو بەڵگەیە بەکاری بیهێنن کە ئەمە برایەکی ئەوەیە برایەکی دژە تیرۆرە برایەکیشی لەگەڵ پەکەکایە و ئەلەم بابەتەنە بۆیە یەکێتی و پارتی بانکرانەتە بەغا لەسەر ئەم کەیسە یەکێتی بوو ئەوەی خۆی بپارێزێ نەهی لەو کارە کردووە و هەر سێکیان پارتی و بەغا و یەکێتی ڕازی بوون بیخەنە ئەستۆی پەکەکە یەکێتی خەڵکانێکی کاڵفام و نەکبەت بەکارەهێنێ دەیانکاتە دژە تیرۆر لەو دەستگاکانی تر کارەکەیان پێیەکە دوایش پشتیان تێیەکات و ئاوا ئەیانفرۆش و بۆ خۆی کۆتاییان پێتێ بۆیە ئازیزان یەکێتی ئێستا بە خوێندنەوەی من دوو بەشە بەشێکیان ئەم کارانە ئەکەن بەشەکەی تریان مایلی پارتی و تورکیایە و هەموو شتێکیش بۆ ئەوانەکەن فەرمونون گوایە حیزب و سەرکردایەتی و مەکتەبی سیاسی دژی هەژماری منن دوێنێ شەو جیهازەکان لە کەلار لە بەردەمی قایمقامەتە داناوە خۆشەویستان نازانم ئەوە جیهازەکانتان بینیان ئەوە جیهازەکانی دوێنێ شەوە خۆشەویستانی من لە کەلار کە دایانناوە ئەوە تا خۆشەویستانی ئەوە ڕسمەکەیە کە بۆیان نردوون کە لە کەلار ئەوەیان داناوە بۆ هەژماری من جای تشی بەسەرێت بەڕاستی ئەوەی بخۆی ئاین دەیەخە هەمومان ئەزانین کە پارتی لە سەنگەری تورکیایە ئەو جاشی تورکیا لە حەقیقەتە ساڵانێکە لە دوای سیوێکی ئابەوە ئەتوانم بڵێم هەتا دێگەڵە تەسلیمی پارتی و تەسلیمی تورکیای کردووە باشە تورکیا و مید لە هەولێر و لە بەدنەرە بەڵادەستن مەسعود بازانی بۆ تورکیا وەکو میرێک وایە وەکو کاربەدەستێک وایە کە چۆن سەردەمی عوسمانیەکان کە میرێکی بەگیاندانا هینی کوردیان تۆ بۆ نمونە میری ئەم ناوچەیە بە ئێستا مەسعود بازان داناوە بۆ میری ئەو ناوچەیە هەتاکەی هەتا ئەو کاتەی پەکەکە نەهێڵن کە پەکەکە نەهێڵن ئەو کاتە مەسعود بازانی بە یەک شەقی خەنە خوارەوە کۆتایی پێهێنن خۆ ئەو لە ناگا بە قولەپەی شێخ سەعیدی پیران و ئالە بابەتانە کۆتاییان پێهێنن بەڕاستی یەکێتی هەم بۆ ئەوەی بڵێ من ئەم کەسانە من نەم نردووە واتە لە کۆڵی خۆی بکاتەوە و هەم خزمەتێ بە تورکیا و بە پارتی بکە چووە ئەم سەنگەرەوە بەڕاستی دەنا کارەکە ڕەبتی بە پەکەکەەوە نییە تەنها کاری دژە تیرۆرە و بەس ئەو کارانە زۆر جەبانانەیە هەر لەگەڵ کارەکانی دژە تیرۆرە ئیشتیایەتەوە بەڕاستی ئەگەر سەیری کارەکانی ئەوانکەی ڕێک ئەزانی کە ئەوان کردیان بەڕاستی باشە بۆیە پارتی یەکەیەکە ناوی ئەم کەسانە بڵاوە کاتەوە ئەڵێ ئەمانە دژە تیرۆرن ئەوە هەفتایە ئەوەیە ئاوا ئیشەکانی خۆ باشە ئەم کەسانی کە دژە تیرۆرن ئەوەی هێزی هەفتە چی پێویستیان بە پەکەکەوەیە زەحمەت نەبێ چی دژە تیرۆر خۆی کارەکەی کردووە ماڵی خەڵکی سووتاندووە ژیانی سەدان دوکانداری سووتاندووە لەگەڵ پارتی و بەغا ڕێگەکەوێ تا بڵێن پەکەکەەوە خزمەتی بە تورکیا بکە و لە کۆڵی خۆی بکاتەوە باشە چ عەقڵێکەیە دەم دنیایە ئەوەندە گەمژە بێ باوەڕ بۆ بکە بڵێ پەکەکاری ئاواکات پەکەکە لە کەرکووک شەڕی کرد هەمومان بیرمانە لە شەنگاڵ شەڕی کرد بەدەیان گری لای یا بە کوشت و شەهید کران پارتی و یەکێتیشی ڕزگار کرد لە داعش و ئەلەم بابەتانە بە عەقڵی کام گەمژەیە ئەچێ پەکەکە ئەوەندە دوو لە ڕوویەوە ئەحمەق بێ بڕوا بازاری خەڵک بسووتێنێ کە لە سەدا سەد دڵنیایە ئەم بازارە ئەم زەرر و زیانە بە ئەو خەڵکە داماوە ئەکەوێ وە قەرەبوون ناکرێنەوە و یەک فستیان نادێتەوە و هیچ زەرێکی بۆ پارتی نییە بەڵکو پارتی ئیسفادەی لێکە سبێنێ ئەڵێ گروپێکی دروست کردە بە ناوی تەئمینەوە ئەڵێ وەرن دوکان تەئمینکەن ئەوە تەئمینکە ئەوە تەئمینکەن بۆ ئەوەی سبێنێ تأمين هەر هەمیان بسەنن چۆن پەکەچەکاری واکە ناوی کەسەکان وێنەکانیان کارەکانیان دیارە دژە تیرۆری یەکێتی یەکەی هەفتە بۆشی دەیانەوێ لایەنی بکەرکە یەکێتیە دەرباسکەن لەبەر تورکیا بڵێن پەکەکەیە
بخوا خۆشەویستانی من ئەم کەسانە لە خۆشەنوێشیت نەبوون بڕۆ ئەو کارەکەن کاکە ئەم کارە کاری ڕێکخراوە لە حقیقەتە حتا ئەگەر دژەتۆری یەکێتیش بۆ منە ئەندامێکەیە دژەتۆری یەکێتیە هەر لە خۆ نەڕۆ لە ئەو کارە بکە ئەگەر لەسەری خۆیان پێی نەڵێن هۆی تێک نەچوو ئەو 4-5 گەنجە هەستن بچن کاری ئاوا بکەن پێیان وتراوە بەڕاستی جاکێ پێیوتون ئەویان من نازانم ئەوەیە بۆیە هەمووشتانە بێ ئەو ڕاستیە بزان خۆشەویستانی ئارام ئەحمەد من پەکەکەم قبوڵ نییە لە ڕاستیە باشە بە تایبەتی لەسەر چیش ئێستا لە پەکەکە زۆر ئەوە نییە بەمانای کەلیمە دژیانم باشە شەر ئەو شەریان لەگەڵاکەم نا بەڵامی تر ڕەخنەم لیان هەیە لە حقیقەتە و دیفاعێ لێ ناکەم لەبەر ئەوەی کە هەرچی هەڵبژاردن ئەکرێت چ ئەوەی کەرکووک چ ئەوانە پێشووتن یا هەڤاڵ ناویشیە یا قەرەیاڵان ئەندکو ناویشە قەرەبای ناوە یان ئەڤاڵ جومعە یان لەسەر خەت خەڵشینە داواتان لێ یەکەین دەنگ بن بێژێتی نیشتیمانی کوردستان جا من ئەوم قەت لەبیر ناچێتەوە بەڕاستی هەڵبژاردنەکانی کەرکووک هەروایان کرد ئەوانەی چەند ساڵ بەر لە ئێستا هەروایان کرد چی هەڵبژاردن ئەکرێت لەو دەڤەرەیە پەکەی لەسەر خەت دەنگ بن بێژێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە من بەڕاستی دیفاع لە پەکەکە ناکەم ناشمە سەنگەری پەکە و بە هیچ جۆرێ بەڵام ئەمە ڕاستیە ئەبێ ئینسان ڕاستی بڵێ پەکەکە منطقی تیان نییە من باوەڕ بۆ بێنم بڵێم وڵا پەکەکە ڕۆشتووە ئەو کارانەی کردووە نەخێر ئەو ئیشی یەکێتی بەڕاستی پەکەت پشکەکاری و خۆشمە قۆتێک نەچوو کاکە ئەوە بکە بەڕاستی ئەوە بەڵام وا نەچێتە قاڵبی دیفاع لە پەکەکەەوە چونکە بەڕاستی من دیفاع لە پەکە ناکەم تەنها لەبەر ئەو خاڵە و چەندین ڕەخنەتیشکە لە پەکە هەمە یعنی منطقی تیان نییە یەکێتی و پارتی کاکە شاخی ئێمەیان شکانووە ئێمەیان تاڵان کردووە ژیانی ئێمەیان وێران کردووە کەچی ئەم پەکەکەیە بچووکترین هەڵوێستی بەرامبەری پارتی نییە باشە بچووکترین هەڵوێستی بەرامبەریان نییە خۆشەویستان ئێستا هەڵەسێ لە بەرامبەر ئێمە دیفاعیان لێکە پەک ئەمە مە بۆ خۆی کارەساتە بەڕاستی کاکە هەڤاڵ جومعە تۆ لە هەڵبژاردنەکانە لانیکەم کاکە بێدەنگ بە برای من بۆی خەڵک دژی نەبێ بۆی خەڵکی باشوور دژی نەبێت تو هەڵقشی بەسەر ئەوە بۆ داوا لە خەڵکی دەنگ بن بە یەکێتی کاکە یەکێتی و پارتی دوو داشی دامن کاکە دوو باندی چەتە و مافیان تۆ بۆ دانیشی بە خەڵکەڵی دەنگ بن بە یەکێتی کاکە ئەمەیە بۆ خۆی ناخۆشیەکە ئەم پەکەکەیە نەخێری بۆ ئێمە هەیە لە باشووری کوردستانە نە پشتیوانی ئازادی خوازانەکە نە هیچ دائنیشێ ماڵە ئاوە تەفگەرێکیانەیە کە دوێنێ بەداخەوە دوو کەسیان ئاوای هاتووە ئەو تەفگەرانە ڕێک ئاوان لەگەڵەشێتیە باشە بڕواتە نەبێ لە هەموو هەڵبژاردنەکانە ئەچتە سەنگەریشێتیەوە وڵی کاکە پێو ناتوان دۆسیاتی لەگەڵ ئێوە بکە بەڕاستی پەکەکە تەفگەر ئەبوایە ئێستا دۆستی ئازادی خوازان بوونایە بەڕاستی نەک دۆستی یەکێتی و ئەم زووجە خائینانە ئەمە عیبە بەڕاستی بۆ پەکە کاکە لانی کەم لە هەڵبژاردنەکانە دیفاع لە کەس مەکەن پێدایان بنی وەختان چی بەس هەڵبژاردنەکانی باشوورە کاکە هەختان نەبێ کاکە گیان ئەگەر ڕێکخراوەیەکی ئازادی خواز هەبوو ئەگەر ئێوە قبولتان بوو لەبارەی فکریەوە ئەتوانن پشتیوانی بکەن ئەگەر نا حیفە بۆ ئێوە عیبە بۆ ئێوە دیفاع لە یەکێتیەکەن عیبە بەڕاستی دیفاع لە پارتیکەن ئەوایە ئێستا ئێوە پشتیوانیتان لە خەڵکی دژی یەکێتی و پارتی بکردایە بۆ ئەوەی ئەمانە ئەمە کە دۆسی ئێرانە ئەمە کە نۆکەری پارتیە ئەمە کە ئەوەکەوەیە ئەوەتان کردایە نەک هەموو هەڵبژاردنەیە کاکە باڵ جومعی سەرخەت هەواڵان خەڵکی کوردستان دەنگ بن بە یەکێتی چوارن بابەتە وەڵا زۆر عیبە بەڕاستی کرد ئەوە لەبەرەوە کەس وا نەزانێ من لە ڕێخاتی پەکە و قسە ناکەم بەڕاستیە پەکەکە ناچێت دووکان بسووتێنە کاکەجیان شتیوانیە درۆیە بەخۆ بەسەری خۆم ئەسڵ ئەساسی نییە ئەو بە باش بیزانین تا حتا ئەیانتوانی بیان و تایشی خۆشەوە وتانە ئەم کەسانە دژە تیرۆر کە دژە تیرۆرێکێتی بوون هێزی هەفتا بوون بەڵام خۆیان فرۆشوە بەمیت بیت بەکاری هێناون لە پێناوی بەژەوەندەکانی خۆیان و ئەرن بابەتەنە ئەیانتوانی شێتی ویان بوو تای بڕاستی یەکێتی ناتوانێت خۆی دەرباسکە بۆەوە کە بڵێ وەڵا کاکە جار ئێلاوە ئیلاقی بە ئێمە نییە ناتوانانی شوێنکەی بڕاستی بەڵام ئەو توانی لایلایەکی باشتر بکەی وەکو لایلایەکی سەر هاپیای عاقڵ چۆنە لایلایەکی ئەوە بکردە وتو تای ئەمە دژە تیرۆری ئێمە بوون ڕاستە هێزی هەفتا بەڵام مەخەمە خاین بوون نەرە خۆتم بکردای بەخاین خۆتو هەر فرۆشتن قڕ بەسەر و داماوانە خۆ بەخوا پێغەمبەر ئەوە هەڵە بجێیە کە ئێستا لە باشووری کوردستانە کە ئێستا بووە بە ملیۆنێر بە پارەی دزی و تاڵانی ئەوانە بابەتانە قەسەم بەخوا ڕۆژی 100 گەنج لەو گەنجە قڕ بەسەرانەی کە دوای دژە تیرۆر و وەهاب و پاڤڵ و ئەوانە کەوتون بفرۆشێ بە خەیاڵی گونیشیان هەر بۆشی مۆزوع نییە بەڕاستی کوڕی خەڵکە با بڕوە چیە خۆ زەرەر ناکاو کاکە ئەو پارە باشتر پێیاکە بەڵام بەداخەوە ئەو گەنجانە داما و قڕ بەسەرم کە ئاچن ئەبن بە دژە تیرۆر ئەبن بە دەستگای زانیاری ئەبن بە نازانم کۆماندۆ ئەمانە کە ئاوا خۆیان فشەکەنەوە بەندەمانچە قۆڕبەسی لە حەقۆڕەوە لە پێناوی مشتێ پارەیە لە دوایە ئاواتان لێ هەنە هەمووتان بۆشەزایتن بڕۆن هەمووتان بن بە دژە تیرۆر گەنجەکانی کوردستان لە دوایە ئاواتان لێ یا ئەتان کوژن یا ئەتان فرۆشن یا تا ئێوە چی کۆمەڵی حرەسی بە دەرگان باش نییە بەتیکێنان ڕایان گرتوون
بەکوشتان ئەدەن سوکایتان پێکەن هەموو شتان پێکەن ئێوە هیچ نین بەڕاستی بمرن باشە قەسەم بەخوا لەو کوردستانە عەرەبانچی بن باشتر و شەرافەتمەندانەیە نەک جەترۆر و دەستگای زانیاری و کۆماندۆ بن کاکە ئێوە گەنجەکان خەجاڵت ناکێشن لە جەترۆر کاکە ئێوە عیب ناکەن بۆچی بۆ تعداکردن لە فەقیر و هەژاری کوردستان دوای ئاواتان دێت بەخوا ئەوە پێم ناخۆش نییە کەواتان دیاتوە بەخوا هەمووتان دژەتۆرەکانی یەکێتی هی پارتی نازانم دەستگای زانیاری کۆماندۆ قەسەم بەخوا ئەلەویا هەر هەمووتان ئێسقانتان تیان نەمێنێ هەمووتان لەناو بچن لە شەڕە ئەو ئارام ئەحمەد بەخیاڵیان نایێت مەیکن کاک دایکەکان بۆ ئەیهێڵن کوڕەکانتان ببن بە پیاوی وەهاب هەڵەبجێ و پاوڵ و ئالم بابەتانە بۆ ئەیهێڵن بە دژەتۆری پارتی و بنەماڵەی بازانی کاکە ئایا یەک کوڕ لە کوڕەکانی بنەماڵەی بازانی ئەکوژێ بە حیاتی ئایا لە 100 ساڵی ڕابردووە بنەماڵەی بازانی لە بنەماڵەی دوو شەهیدی هەیە ئەی بۆ کوڕەکانی ئێوەش نخوان بۆ ئەمانەیان بە کوژ زەحمەت نەبێ ئەمانە هەمووی شێ تەسفیە کە زەحمەت نەبێ هەمووی بنەماڵەی بازانی تەسفیە نەکرد ئەمانە فەرموو ئەمانە کێ تەسفیە کردن ئەمە هەمووی بنەماڵەی بازاری نەیکوشت فەرموو یەکەیەکە ناوەکەن ئەمە فازل بەروانی پارتی خۆی کوشتی ئەمە جەوهەر نامیق پارتی دەرمانخوادی کرد ئەمە موحسین ڕەشید لەم ماوەیە وەڵام موحسینە نازانم ئەمە لە ناو سیارەکە بە کڵاشکۆ خۆی کوشتووە توخوا دکتۆرە لە ناو سیارە بە کڵاشکۆ خۆی کوژێ خۆشەویستانی ئارام ئەحمەد قسەی قۆرە ئەمە فەلەکەدین کاکەی کە ئێستا کشەکەی بووە بە مەسینە هەڵگر و دانسکەی نێرەکانی بنەماڵەی بازانی فەلەکەدین بۆ مستەقەب بوو بەڵام کشەکەی ئێستا ئەوە دەرچووە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمەش وەحید کۆفڵیە ئەوەشیان ترۆر کرد بە هەماشکە ئەمەش فەیدن جوانڕێی کە سیارەکان تەقەن وەبە ئەمە هەمووی تەسوی حساباتە پارتی خۆی کە باشە تۆ 50 ساڵ دانیشتە نۆکراتی بۆ بنەماڵەی بازانی کە دوایی ئاوا لاتدا تەسوی دەکا ئەو کوژێ چونکە تۆ هیچ نی تۆ بەکرێ ژیراوی بەڕاستی تۆ مەڵێ من پارتی میایەکەتی میاسەسە دەکەم تۆ بەکرێ ژیراوی کاکە تۆ هیچ نی لە واقع قسەی قۆڕەکەی 50 ساڵ نۆکەری بنەماڵەی بازانی بە لە دوایە تۆ پیاوێکی سوچی ئاوا ترۆرێکە وەڕاستی کاکە باش نییە فەلەکەدین کاکەی چوار قسەی کرد یەکسەر ئاوایان لێ کرد ئێستا کشەکەشی دانیشتووە بۆ خۆی خەریکی کۆمەڵێک ئەسبابات توشتە بۆ خۆی خەریکی ڕابواردن و پارە پیداکردن باوکی خۆشی فرۆشتووە ئەیزان کڕاسە کوسمەکو هیدۆکو ناویشی ئەمریکەسە دە سێمانی سەرژی لە قیچوارە ئاری هەرسین وڵی چوون بۆ لای کاک مەرتون بەشم گۆڕی باوکم لەکوێ بەشم پێم بڵیت کاک مەرتون گۆڕی باوکیشی پێنەوتووە دەسە 2000 نەرباوکیان کشتووە کاکە یعنی کاکە کەسایەتی تاشی کورد ئەمەندە سوو بووە بە ئاشکرا باوشێ کوشتنە چه پارە وەرەگرێت جیاتی ئەی لەو ئەمە پارەکەین بەلێ قەیرات خوا باوکم کشتووە ئەمەیە کۆمەڵگای ئێمە کاکەشە باشە ئاری هەرسین باوکی خۆی مازان محەمە هەسینێکیەیە هەموو تەمەن نۆکەری بنەماڵەی بازانی بوون لە دوای بنەماڵەی بازانی کوشتیان باشە بەڵێ محەمەد محەدین ڕەحیمیش بنەماڵەی بازانی کوشتیان لە دوایە کوڕەکەی لە 100 ئەزانەیە کە ئەمە مەلام سەفا و ئیدریس و ئەمانە باوکیان کوشتووە خۆشی بە نۆکەری بنەماڵەی بازانی تۆ چی کەرێ کاکە ئەبێ چی بڵێن حاڵتە ئەبێ بڵێ دەستی بنەماڵەی بازانی خۆش بێت باشە ئەبێ بڵێ دەستی بنەماڵەی بازانی خۆش بێ کە هەموو ئەمانە ترۆر ئەکات تەسفیان ئەکات چاویان دەربێ ئەوە لاترچن مادەم خۆیان ئەویان قبوڵە بەڕاستی کاکە کە من دوو لە ڕووی ئێوە کە من باوکم 40-50 ساڵ نۆکەری پارتی بوو بێ خزمەتی پارتی بنەماڵەی بازانی کرد بێ لە دوایە پارتی بیکوژێ خۆشم هەستم دوای بم بە نۆکەری پارتی کورە چاوی خۆم دەرەهاو کورە هی باوکم دەرەهاو کە ئەگەر وا بێ ئەوەیە کاکەجیان تەواو ئەبێ تۆ سێ واقعی بین نەک دابنیشتنی بڵێن وەی تخوا وەڵا فڵان کەسیان کوژ لە ماوەیە و کابرایە کوژرا ئەوەی سەر ناوەکەی هێن ناوەکەی لەبیرم نییە بەڕاستی وڵا کاکەمە لە ناو سیارەیەکە بە کڵاشکۆ خۆی کوشتووە قسە قۆڕەشیە کاک قسە قۆڕەشیە کاک گوێمان ئەوەیە خۆی گوێمان وانییە کاکەجیان بە شەرین و عەقڵمانەوە بیرەکەینەوە شیوان نییە ئەوەیە بەڕاستی عزیزان وەکو وتم لەژێر دەسەڵاتی پارتیە ئەوە میتی نەکات میت بەڕێوەبەرە لە سێمانیش سنوورێکی باش وایە ئەو میتانەی کە لە مەنتیقەی سێمانیە خۆشەویستانی ئارام ئەحمەد لە ئاسمانەوە درۆنەکان دایان نابەزێن بۆ عەرزەکە بڵێن بڕۆن ئیشەکە بکەن و اینجا هەڵیان کەشێتەوە بۆ سەرەوە نەخێر ئەو میتانە کە لە سێمانی لە گەرمیە لە پێنجە لە ئەخجەلە لەکوێ ترۆر ئەکا ئیش بۆ میتی تورکیاکەن بە چ شەقامەکانە پیاساکەن بە قوڵانەکانە پیاساکەن لە ناو مەطعەمەکان لە سێمانیان نانەخۆن لە چاخانەکانە چاخۆن لە سەهۆڵەکە بەرامبەر یەکتر دانیشن چاخۆنەوە باشە مێشش میوانیان نییە یەکێتی بڕواناکە من وەرە مەجموعەیە کون پیشانی یەکێتی ئێم لە هۆڵەنداوە من هەندێک کون پیشانی یەکێتی ئێم کە مۆڵگەی پاراستن و مۆڵگای هینا مۆڵگای میتی تووچێ منطقی تیان نییە من لێرەوە بیزانم خەڵک لێرەوە بە من بڵێ
خێرە یەکێتی ئەم هەمووی هێزەی هەیە لە پێشمەرگە لە دژە تیرۆر لە کۆماندۆ لە ئۆپەراسیۆن لە دەستگای زانیاری لە ئاسایش لە مکافحە لە پۆلیس و ئەلەم بابەتانە بەڵام ئاگای لە هیچ شتێک نەبێ ئەخشتی واکرێ کاکە بەڕاستی شیوە منتەقی تایە ها یان ئەمانە چۆنێن و ئەڕۆن لە شوێ ئەخەون لە شوێ نانەخۆن لە کام چایخانە و کافتریا کۆبنەوە ها ئەو کوردانەی کە خەڵکی سێمانی ئەوان کە هاوکاریانەکەن کە بە ئاشکرا لەگەڵیانە چاوساخن لەگەڵیانن خەڵکی سێمانین ئاشکرایە بۆ ئێمە بەڵام بۆ ئێوە ئاشکرا نییە هەیانە کوردی باکوورە هەیانە کوردی ڕۆژ ئاوایە بەڵام بووە بە نۆکەری میت و ئەوانە بۆ پارە لە سەهۆڵەکە چاخۆنەوە ئێواران کاکە بەڵام یەکێتیان لە وەڵام ناگەم لێ نییە ئەوە ئیشتان چییە هەر خەرێکی ماما ئارەق و ئافرەتن شەوانە کاکە ها من نانیشانە گەڵێن بەوە هاب هەڵەبجەی ئەگەر ڕاستەکە و شەهامەتی تایە ئەگەر خۆشی خۆ نەفرۆشتووە ئەها ئاگام لێ لەگەڵ پارتیشە دانیشتنی کردووە لە کونێکەوە لەگەڵ جێگوی مەسول بازیانیەوە هاب هەڵەبجەی ئاگام لێت ئەوەشم بیستووە کە ئەها بۆ خۆت هینە کردووە خەریکی وردە وردە بەرەو ئەوان ئەڕۆی ئاگام لێت جادەی سەهۆڵەکە خوار بازاری فەرهاد چایخانەی سوڵتان لە ڕکونەکە کە خاوەنەکەی پارتیە مۆڵگەی پاراستن و میتە چوار جاسوس بنێرن بزان وایە ئەوانیە باشە لە تەنیش چاخانەکە ژێرزەمینە کافەیەکە بە ناوی تی تایم کە هەرهی خاوەن چاخانەکەی پارتی باش نییە میتەکان دەچنە ئەو کافەیە ژێرزەمینە هیچ کەس بۆی ناچێ تەنها ئەو کوردانە نەبێ کە لەگەڵ میتا کارەکەن لەگەڵ پاراستنا کارەکەن جلوبەرگ و کلێتە و زمان و ڕنگ و ڕەفتاریان هەموو شتێکیان کەشفە لە دوورەوە هاوارەکە یەکێتی چۆن ئاگالێ نییە ئاسایی چۆن تۆ ئاگالێ نییە ئەی خێرە یەکێتی دەستگای زانیاریەکەی نایزانێ یان خۆی ئەیان پارێزێ ئەو کافەیە حتمما وەکو مەخزەنە بۆ جلوبەرگ و پێداویستیەکانیان بۆچی ئاسایش نایە بەسەر ئەو کافەیە لە ناکاوێکە بزانێ ئایا لەوێ چی ئەدۆزێتەوە و چی تێدایە بەڕاستی ئەوانە بۆچی نایکە جێگای دووەم خۆشەویستانیانە جێگای دووەم چایخانەی ژێر ئوتێل خانزاد لە تەنیش بینای غورفە تجارەی سێمانی هەر جادەی سەهۆڵەکەیە ئەو چایخانەیە پڕە لە پارتیەکان لە یەکۆ بنەوە پڕە لە پاراستن لە کۆنە شێعیەکان ئوتێلەکەش ناوی خانزادە حەسەر بە پارتیە حتى سنة داعش كان همو لبغاين لو تلامين لو خوشيسا باشا كأو جاي وكنت مولجاي باراسنا ومولجاي بارتيا وما مولجاي تركو كرد خاينة كان چندين ما برادران چاوديري وردي أو جايانيان كردوا أما بروج ودروج أمشتانا تبدسي آرام أحمد وهر هميان ناساون دا بارتيا كان لكون شيوعية كان والسلوشاي أو عربين دينا أوتيلكا هموي وكو روجي روناك أشكرايا أي خيرة دزقاي زانياريو بايشيتي ودجترورو أمانة آقانا بقزيانية شو اشتيوا بكاكيشا أقاتان ليتي أقرنا أو من بيموتون كاكيشا أقنا شو اشتيوا بساري قلنا مشان ليو أروا تقلي أن ناس سيمانيا يتقنوا شو بكاكيشا لو جادانو دجاكراوا إن جاء لسال أو دكتور ليوا محسن هاوسري فيان سابليا كخوش أبيسان خلق لك أجرام باسي كبوشي باسي كم كاجا بونا كوجي إيش أم ليوا محسنا كهاوسري كيف فيان نظام شيء لا يسري أو برلماني بارتي لا بقى بوشي نكوجي أو بوشي باش بوكو مرجعي ما زحمة النبي من بو بيم دابليشن برلماني بارتي بامو دفاع لم كلم ليوا محسنا بكم بوشي كاجم ليوا محسن توي بارتي بوشيش نقصت حراج وقنادي بو برلمان وبو بقى وبارو أنا بابتنا كاكيشان تولا أخوي دكتوري ليواي موشيش خطوة بخطوة إيه والله يخوش الإنسان أما أنا همي بارتي خوي تصفيانا كاكاك بقرآن خوي نكشتوا إيه هوا دكتوري ليوابي لأنه سيارة بكلاش كيف خذ أخوجي إيه دما تشنا بخو دما تشك كنت لو بشوف ترى بني بس اللي خطوة طاو همي درويا مشتانا كاك همي درويك عزيزاني آرام أحمد همو أمان تصفيح حساباتها همو أمانة خواننا يا ابن خوان أنكشن هو باش بيسان شيء بدرنيه أما راسيني يشتيو بارتيا بابتي بيوصل عليك درو دريجة خوش بيسان من استا نزيكي شن قساكم 35 دقيقة قساكم أم بابتي لسه بيوصل علي أمي قساب كم بند بتواوي خزانة كاني كردستان وش أواني أوروباش براستي كهمي ليوسجا من أزين يقاعدة بهذا يعني خوما خوش بيسان أو شتانا أليم كهمو كذ نايري بيلد لبر تخوين نايري لبر سوقاتي بينكم لبر أو بلا من جو مش عندنا بلاص
بويا أما دو أخم بو حفتي سمروجي آينده بتايبتي أو بابتا كومالاتية همو خزانة كان دعوتكم كبين جلو لايفن بقرن كلاسر بياو سالاري ومير سالاري ونير سالارية بقشتي حتى كوتاي جلا سكاني أنا محمد بقرن بويا خوش ويسان أوي كرو أدا يس آبم جوريا لساتاي لايفكا بهمو تانموت ماني حوتو هاش رنجا كومالا رودا وراسي أبي آقاتان ليبيت تركيا هيرشي هناوا بنماري بازاني بتماي هالبجاد نوشتنين أوان ميريكن تركيا دايناون أكو بيومتن وريكوتن هي لبيني بغداد ولبيني بنماري بازاني ولبيني تركيا الواقع باجنينا إيرانيش أقداري أم قضية هي داد جاي فيدراليش هيش تجنيه عزيزان داد جاي فيدرالي سياسة دكا أم داد جاي هيس بخونية چندی جرباسي أمان كدوه أم داد جاي أمرو بريار دا بيعني هالي وشينتو أمرو بريار أدا بيعني الريكوتيك السياسي بهالي وشينتو أم زيدان ناس عم شيء تعران تلفوني كي بوي عليه وابك عليه بسرچاو أم لا عليه يعني هيش تجنيه تائسا أم داد جاي چندين بريارية هيش شيء جبجنا كدوه آخر لبروي داد جاي فيدرالي كاتي خوي كزور بخشي عجيب باسيانا كد براسي هيش نيش كلبتشيني من أما خسكان بو لسر أو قضية يكيك ناوي هم يعني هنا بداخوة أو جنجانا أبن بخوراشي دزقاكاني يشتيان باتي لدوايا أوا أجيريان أخينا زندانوا أكوجين إعدامك يشتي بخيال هنايا عليه هي مني إلى خيبة من ونيو طاو دبروا من دوال همو أو جنجاناكم بابا باري بيني بكاكا بعد دايك بيانيان 2000 دينار باتي ما بإيشتي باتي والله خوش يساني آل محمد بصال لو هو على برزوه أم آل محمد يك ديناري آسني بينا بوا سوال باس ببيروشتون بوشاخاني الشعب بو أوانا باري چامپيون بو بازارا قراو نشو بوشاخاني هر بخون بياسم غير بتوكا بخون مستاو نشو بمن بيشتي نشو بمن ببارتي خو بخوا دمو بليكم بيو بو دسو قلميكم بيو بو بخوا سياسة مكر بخوا أمنوسي هموش تكش أزاني أم تواني جديد دسي ما جاكن بو ما بيشتي لميدياك وبخو إيشم كردايا برام نايكم كاكجي بابا إنسان بشرفه وبجي باش دراسيا باشا ما بن ببيعي أمانة أعطى ليك فرمو أو كرة جوانانا فرمو أو هم يعني لبغى الجيران وخوايزان تشيان ليتو كسي دفاع عندنا هكا ياك تيجي عليهني مني وهذا الجيران من هنا الناس معصن خوشي شقورة كي تبدو راسي جاو هابي شكاين زو خلافة بوشي شو كان نخينا ولا أمكرا شو كسياسة نازاني شو كجنديك بو بوليسيك بو لساس نورو لهوش نجي هنا كلي بميكي إساحية كلي بباردار نكبشتكي عجيبه كلي جنيه براسي وهاب كلي بباردار إيش كان يهلواي براسي كسي كيجني جوي أم كابين راكشة لا بافل لا قواب لا كاكا تو تاخذ ليش ما قبل شيء سرك جتوري بناو ببا بلام تو شاني أوني كتو بريال بدي تو تحليل لسشت كي براسي تو كسي كي نخونواري تو سياسة نازني تو هيش نازني براسي كاكيجن هيج نازني لبروا أبي هم بافل طالباني وهم قبا طالباني جوي أم كرباب نبلا كاكا لخوتها تانيش زحمة النبي ربنا إيش خطوة كاكا يعني تقاعدي كم تبغى خدنا شيء خليك أو بالي بيجي بيخوا براسي كاكا شو كأماكن ببوجنا شو هيج نازني كاكا هيج تيم نازني عم دامه كاكا ميت كاتا ناقش نوجاتن إن شاء الله تشرجي عند بقول لا يبي مو خدمتي هم ولا يكتن رزق حلمات خوش يسيبوا إيوه شاوت الماجكم لأخوة دوا كلام كسر فلسطين كا لأخوة دوا كلام يجوني باتي الصواتر كازلي تريان كا إن شاء الله هم تعملون آمين ليجا أخواتنا خوش يسني